و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لەو سەردەمی کە ئەم ڕێکخراوە دامەزراوە یەکەم ڕێکخراو بووە کە بەو شێوازە کار بکات. ئەلبەتە ئەمڕۆ بە بۆنەی 73هەمین ساڵ یادی دامەزرانی یەکێتی ئافرەتانی کوردستان ئەو ڕێکخراوی دایک پیرۆزبایەکی گەرم لە هەڤاڵانم ئەکەم لە یەکێتی ئافرەتانی کوردستان لە سکرتێری ئەم ڕێکخراوە پیرۆزبایی لە هەموو ئافرەتانی کوردستانەکەم ئەوانەی کە ئێستا ئاڵاکەیان بەدەستەوەی و ئەوانش کە لە ڕابردووە لەم ڕێکخراوەیە خەباتیان کردووە و ئێمە ئێستا بەردەوامی بە خەباتەکەی ئەوانەین. ئێمە وەکو یەکێتی ئافرەتانی کوردستان 73 ساڵ تەمەنی ئەم ڕێکخراوە بەڕێیەکەین. خۆشحاڵم کە لە ڕێکخراوێکە کارەکەم کە 73 ساڵ تەمەنیەتی واتە زیاتر لە واتە نزیکی چارەکە سەدەیەکە نزیکە بینەوە لە چارەکە سەدەیەکە ئەم ڕێکخراوە خزمەت بە ئافرەتانەکە لە پرسەکانی ئافرەتانە دەستێکی باڵای هەبووە و هەروەها لە پرسە نەتەوەی و نیشتیمانیەکانە ئەم ڕێکخراوە دەستێکی باڵای هەبووە جارێکی تر و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لەو سەردەمی کە ئەم ڕێکخراوە دامەزراوە یەکەم ڕێکخراو بووە کە بەو شێوازە کار بکات دەرفەت بە ئافرەتان با زەمینە سازی بۆ ئافرەتان بکات لە پرسەکانی ئافرەتانە و هەروەها بتوان ئافرەتان لە ڕێکخراوێکا کۆ بکەنەوانێت کە بتوانن داکۆکی لە مافەکانی خۆیان بکەن زیاتر تواناکانی خۆیان بەرنەپێش و ڕێکخراوی یەکێتی ئافرەتانی کوردستان هەمیشە قوتابخانەیەک بۆ پێگەیاندنی ئافرەتان بۆیە دووبارە لەم ڕۆژەیە پیرۆزبایی لە هەموو ئافرەتاناکەم کە ئەگەر ڕۆژێک لە ناو یەکێتی ئافرەتانی کوردستاندا خەباتیان کردووە.